زبڵ و خاشاک، دەبە و تەبەدۆر، پاشماوی پلاستیکی، پوش و پاشماوەکانی دیکە تەواو ڕووباری سیروانیان داپۆشیوە. ئەماش لە دوای بەرزبوونەوەی ئاستی ڕووبارەکەوە. هاوڵاتیانیش دەڵێن سەرچاوی ئەو پاشماوانە لە تانجەرەوە ئاو لەگەڵ خۆی هێناوێتی. ئەوەی خۆتانەی بینن ئەم دەریاچە ئاوە لە دوایم بارانەوە ئەم پیسی و شەخەڵە کۆبەتەوە تایە داوا هیوادارین حکومەت پای کاتەوە بمان لە دوای بارانەکەوتر ئاوی تانجەرۆ و خەشەڵی ئەم ناوە خۆی گشتی کۆبەتەوە بەهۆی بەرزبوونی ڕێژەی ئاوی بەحرەکەەوەیتر ئەم ناواوە پیس بوو. وەڵی زۆر ناشرینە دیمەنەکەی سە من هاتووم لێرە جەوێکی خۆش وەربگرم یا خود ڕاوەماسیکەم بەڵامە بۆنێ پیسی ژینگە و پیسی ئاوەکە و ماسی نایەتە قەراخی ئاوەکە. وەڵی زۆر شتی پیسی تیاوەکو و دبە و خەڵکێت لێرە خەشەڵەکە ئەکاتە هەڵێداتە ناو ئاوەکە. داواکاریمان لە حکومەتەیە بە زووترین کات پاکی کاتەوە بۆم. دیمەنێک کە بینینی مرۆڤ بێتاقەت دەکات. کاریگەری لەسەر سامانی ماسی و ژینگەیە و داوا دەکرێت هەرچی زووە دەست بکرێت بەلابردن و پاکردنەوەی ڕووبارەکە. پێویستە بە زووترین کات پاک بکرێتەوە بۆ ئەوەی دیمەنە جوانەکەی پێشتری خۆی بگەڕێتەوە و بگەڕێتەوە سەر ئاستی خۆی و یعنی بۆ ماسیش خراوە مە زۆربەی یعنی تانجەرۆیە هاتووە ئێستا لە قەراخەکانە خڕبووە هاتۆتە قەراخەکان گشتی دیمەنێکی ناشرینی بەخشیوە بەسەر بەحری سیروانە. بەحری سیروان پێشتروان نەبووە ڤیدۆی پێشترمان لای ئێمە یعنی دیمەنێکی جوانە بەخشە و یعنی گەشتارێکی زۆر ڕوویکرێتە ئێرە بەڵام ئێستا گەشتار لە ناوچە جاجاکانی کوردستانەوە کە دێنە ئەیرا ئەم دیمەنە ئەبین یعنی کاورا حەزی لەم شوێنە نامێنێت مەجبوور شوێنەکەی بگوازێتەوە بڕۆ بۆ شوێنێکی تر بەس پێشتر بواە پێشتر یعنی ئەیرا ئەگەر بەهاتایە ئەم دەڤەرە ئەیرا خەڵکی زۆر زۆری لێبوو وەکو پێشتر نەماوە ئیسا سەیری کە ئەوانشی کە لێرە هاتوونەوەن بۆ ڕاوەماسیاتون. لەلایەن فەرمانگەی ژینگەی هەڵەبجەوە لیژنەیەک بۆ هۆکاری پیسبوون و کۆبوونەوەی خاشاکی سەر ڕووبارەکە پێگەێنراوە بەڵام تا ئێستا هیچ میکانیزمێک بۆ لابردنی و پاشماوانە نەگیراوەتە بەر چونکە بە درێژایی کەناری ڕووباری سیروان لە هەردوو بەرەوە پاشما و خاشاک بەدی دەکرێت. سامان فەتاح کەناڵی یاسمانی پەیام ڕووباری سیروان.